سڵاوتان لێبێ و هەموو کاتێکتان باش. دکتۆر هەڵگوڕ ساڵح جافم لە بەشی دەموندان لە نەخۆشخانەی هیوە. ماوەی 4 ساڵ زیاتران بەشی ئێمە خزمەتی نەخۆشەکان دەکات بۆەوەی کە بە پلەی یەکەم و بەڕێزانی کە برینی دەمیان هەیە دەرمانیان بینێت دوای فەزلی خوا بەهۆی دەرمانەکانی ئێمەوە بتوانن چاک ببنەوە و هەتاوەکو ئێستا سەدان نەخۆش لەو دەرمانانی ئێمە سوودمەند بوون. بەڵام زۆرێک لە نەخۆشەکان پرسیاریەوەگەنیا کە سوکاری نەخۆشەکان ئەڵێن ئەو دەرمانانی ئێوە هەرچی دەرمانخانە هەیە گەڕای دەستمان نەکەوت. هۆکارێکەوەیە کە ئێمە لە ناو کوردستان و عێراق نایکڕین و سوپاس بەخوا تەنها ئەو دەرمانە لای ئێمە بەردەستەوە لە دەرەوە پەیدایان دەکەین. ئەمەی کە ئێستا لەبەردەستی منایە دوا پۆستەکە بەدەستمان گەشتووە کە لە دەروی وڵاتەکانمان کردەوە. بەڵام پرسیارەکە ئێمە چۆن ئەشتانە ئەکڕین بەڕاستی بە پلەی یەکەم بە هاوکاری خێرخوازان. کوڕێکی هاوڕێم لە ئەڵمانیا برینە دەمی هات تەلەفۆنی کرد دەرمانم بۆ نارد لە بەرامبەرەوە ئەم 200 دلاری تەسلیم کردین بووی کە بتوانین دەرمانی پێ بکڕین. گەلەوە هەر کەسە بە پێی توانای خۆی هاوکاریمان بۆ نێرێ. ئێستا مەسەڵەن ئەمە کەسێکە 20,000 ناردووە بۆی کەشتی پێ بکڕین. ئەمە کەسێکی ترە ئەمە هەر ناوەکی نەنووسی ئەمە حاجی مستەفای ناوە زەرفیشی ناردوو هەتاوەکو ئێستا بەڕاستی زەرفەکەمان نەکردوێتەوە بۆی کە داخراوی زەرفەکە بێنینەوە بۆی کە بزانین چۆنە و هەروەها ئەمە مەسەڵەن بڕی پارەکە دوجار ئیژمێرین و لەگەڵ 200 یۆرۆکارێکی دوێکێکی تر و هەروەها ئەمەش پارەی کەسێکی ترەکە ئەمەشمان دووبارە نەکردوێتەوە. ئێستا لە بەرچاوی ئێوە ڕێکەمەوە کە ئەمەش هاوکاری کەسێکی ترە دیسان نردێتی بۆ دەرمانکردن. تەمام سوپاس بۆ خوا ئەمە مانای ئەوەیە کە ئێوە متمانەتانەوە بە ئێمە هەیە کە ئەمانەتەکانتان لە دەستێکی ئەمینایە و بە ئەمانەتەوە بەکارهێنرێ. من ئەمە ئەخەمە ئێرەوە جگەرەوە یەکێک لەوانەتمان بۆ هەڵەچڵکەوتنسیانمان بەدەست بێتوە. هەموو ئەمانە لە وڵاتی بەریتانیاوە دێت و ئەو غەرغەرە و سپرایانەی تایە کە بۆ نەخۆشەکانی شێرپەنجە بەکاریان هێنین کە برین لە دەمیان دێت. ئەمەی کە ئێستا ئەم سیانەت لە بەدەستی منە بای زیاتر لە 1000 پاوەنە نازانم بە دۆلار چەندێک دەکات کە کڕیوانە بۆی کە بەکاری بێنین. جگەرەوەش وەجبەیەکی ترمان لەلایە کە لێرە هەڵمان گرتووە. ئەم وەجبەیان ئەمە لە تورکیا هاوڕێکمان سەفەری کرد بۆ تورکیا ڕەسمکردمان بۆ نارد. ئەمە ئەتوانن بەبێ ڕەچێتە لە ناو دەرمانخانەکانی تورکیا هەتاوەکو 5 دانە بکڕن. دەرمانخانەکە پێدانە فرۆشتە لە مەتاریش نە لە مەتاری تورکیا نە لە مەتاری کوردستان ئەگەر لە 5 دانە زیاتر پێنەبێت کێشەی نییە و ئەوەی تریش کە لە بەریتانیا پیشانەمان دیسانەوە کێشەی نییە. ئەمە بۆچی بەکارەهێنرێ؟ بڕێک لە نەخۆشانەی کە بین لە ڕووی زانستی و توێژنە زانستیەکان وایان پیشانەوە ئەو بەڕێزانی کە دەستنیشانکراوی شێرپەنجەن و چارەسەری کیمیایی وەرەگرن لە سایە 38 تا لە سایە 73 تووشی برینی دەم دەبن و ئەو بەڕێزانی کە چارەسەری تیش وەردەگرن بۆ ناوچەکانی سەر و من بەتایبەتی ئەوەی کە ئێوە پێڵەن لێزەر زیاتر لە سایە 90 تووشی ئەم حاڵەتە دەبن و ئەو بەڕێزانی کە چاندی مۆخی ئەسکیان بۆ کرێ بەتایبەتی ئەو کەسانی کە لە خوشکیان برا مۆخەکان بۆ وەردەگیرێت نزیکەی لە سایە 98 تووشی ئەم حاڵەتە دەبن. برینەکان 4 پلەی هەیە لە توندی حاڵەتەکە کە تووشی نەخۆشەکە بێت لە سووربوونەوە و برینیشی ئاسا دەستێکە هەتا بۆگاتەوە حاڵەتی کە لە چواریا نەخۆشەکە ناتوانێت تفی خۆشی قوتدا. ئەمە جگەرەوەی کە ناتوانێت ئاو بخوا ناتوانێت نان بخوا. بیر بکەنەوە ئێوە لە ڕۆژێکا بەلایکەمەوە 3 ژەمە خۆن بە ئیسراحە دەخۆن لە کاتێکە نەخۆشێکی شێرپەنجە هەبێت و ناتوانێت هیچ بخوا. بەڵام سوپاس بۆ خوا بە فەزلی خوا و بە هاوکاری ئێوە بە هەوڵ ئەم دەرمانەکەم وان دەڕینەکەین نەخۆشەکان ناتوانن بە ئاسوودەیی نان و ئاو بخۆن و قسە بکەن و کواڵیتی ژیانیان باشتر بێت. هەر کەسێکتان ویستی هاوکارەکانتان بۆ ئێمە بنێرێت دەتوانن لە نووسنگێکی حواڵەمان هەیە لە ناو بازاڕ کە لەوێ پارەکان کۆ دەکەینەوە بۆی کە هاتوون چوونی پارەکان بۆ هەر کەسێک کە بزانێت چۆنە ڕوون و ئاشکرا دەتوانین عنوانەکەی بۆ بنێرین. هەر کەسێکی خۆی ویستی لە دەروی وڵات بیکڕێت وێنەکانتان لە بەرچاو ئەتوانن وێنەشتان بۆ بنێرینەوە. ڕێز و حورمەتی دکتۆر بۆ ساڵح جاف بۆ نەخۆشخانەی هیوا و لەگەڵ منیشا بەڕێز دکتۆر کەیوان و دکتۆر شولیا کار دەکا و خات و بەهرە و خات و دەریڤانی ژۆک هاوکاری ئێمە یارمەتیمان دەدەن و هەموو ئەم شتانەشی کە دەیکەین بەبێ هاوکاری برایان و خوشکانمان لە پەرستاران و لە پۆلیسەکان و لە کارگوزارەکان و بەبێ ڕەزامەندی ئیدارەی نەخۆشخانە و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ناکرا بێتەوە. سوپاس بۆ خوا و سوپاس بۆ هەموو هاوکارەکانتان.